سەفەرکردن یان سەفەر نەکردن بۆتە پرسیاری ئەم هاوینە بۆ خەڵکانێکی زۆر کە زیاتر لە ساڵێک بەهۆی پەتاوە لە ناو ماڵدا بوون و ئێستاش دەیان هەوێ بێنەوە دنیای دەرەوە بەڵام ئێستاش پەڕۆشی نەخۆشی کۆڤیدن. گەشتیاری هاوین لە وڵایەتی کالیفۆرنیا بە دڵنیاییەوە ئەمساڵ زۆر جیاواز دەبێت لە 4 ساڵی پێشوو. هەرچەند هیوادارین بەم زوانە هەموو شوێنە بکرێتەوە هێشتا بەهۆی کۆڤیدەوە تۆزێ سنووری دیاریکراوە بەرچاو دەگرن. گەشتیاری و کشت و کاڵ دوو سەرچاوەی سەرەکی داهاتی وڵایەتی کالیفۆرنیان. لە ساڵی 2019دا دوای ماوەیەکی درودرێژ باشترین ساڵمان بوو لەوانەیە تا ئێستا باشترین ساڵمان بوو بێت. بە دڵنیاییەوە ساڵی 2020 لە نێوان خراپترین ساڵەکاندا بوو. ڕێژەی سەردانەکان تا ئێستاکە هاتوۆتە خوارەوە کە لە وتەی قەیرانی ئابووری ساڵی 2008ەوە نەبینراوەتە ئەوڕۆکە بەڵام هەمومان بە تەواوەتی شاگەشکە بووین کاتێکاتینە ناو ساڵی 2021ەوە و بەهار و پاییزەکەی کە وەرزی سەفەرکردنە لە ناکاو کرێنی بریتەکان لە ئاستێکی زۆر بەرزدا بەرز بوونەوە. وەرزی هاوین لەوە دەچێت لەوە باشتر بێت لە چاو ئەوەی تا ئێستاکە بینیمانە. لە ڕاستیدا گەڕانەوە و درەوشانەوەیەکی سەرسوڕهێنەر بوو هیوادارین کە هەر ئاوا بەردەوام بێت. بۆ هەندێک لە خاوەنکارانی خاوەن بازرگانی بچووک گەڕانەوەی فەرمانبەرەکان و خۆ ئامادەکردن بۆ وەرزی هاوین تا ڕادەیەک بە زەحمەتە. لێستەدا من تەنها لە هەوڵی ژیانەوەدام. ڕاستیدا چێشخانەکەم ئێستا وەکو لۆری خواردن وایە چونکە چێشخانەیەکی زۆر بچووکە و 600 پێ 4 گۆشەیە. ئێمە 20 کورسیمان لەناوەوە هەبوو چێشخانەیەکی کراوەشە. من زۆر خۆشحاڵ دەبم ئەگەر بتوانم هەموو ئەو کەسانی کاریان بۆ دەکردم بیان گەڕێنمەوە. بەڵام چێشخانەکەم گەڕاوەتەوە بۆ بێڵێز و ئەوانی تریشەم و کاری جیاوازیان دۆزیوەتەوە و کاری دیکەیان هەیە وەک چێشلێنان و باخەوانی و هەر شتێکی تر بۆ ژیانەوەیان. بەرپرسانی ناوچەیی و هەریمی سەبارەت بە سەفەرکردن و سەلامەتی هەر بیرەوەریەکیان بێت کالیفۆرنیا بەردەوام جێ سەرنجی گەشتیارانە. ئێمە ئەمڕۆ چوینە چێشخانەیەک و ڕوبەڕووی هیچ سنووردارکردنیەک نەبووینەوە بەهۆی دەمامکەوە. توانیمان دانیشین و خواردنێکی خۆشمان هەبێت بەبێ دەمامک و بەبێ ئەوەی کەسێک بێزارمان بکات. لە ڕاستیدا بە بڕوای من سنووردارکردنەکان بەهۆی دەمامکەوە لەوەی کە من بیرم لێ دەکردەوە ئەوەندەش خراپ نین لێرە. من دوێنێ لە واڵگرین بووم و لەوێ ناچار نەکرام دەمامک بەستم ئەگەر ڤاکسینت لە خۆت بابێت. هەتا دێت و خەڵک زیاتر خۆیان بە هاوین ئامادە دەکەن زیاتر ڕەچاوی سنووری نێوان گەڕان و خۆ دووڕاگرتن خۆیان و بنەماڵەکەیان لەو ڤایرۆسە دەکەن کە نیو میلیۆن خەڵکی لە وڵایەتە یەکگرتووەکان لە ژیان بێبەش کرد. ئاوا هۆما دەنگی ئەمەریکا کالیفۆرنیا.